ئێمە دەرفەتێکی زۆر باش هاتووەتە پێشەوە بۆمان کە ئەویش اختیارکردنی عادل عەبدولمادیە و هەروەها ئەتوانم بڵێم دەرفەتی تریشمان لە بەردەستایە کە بەو پێی کە لایەنە کوردستانیەکان بە هەموو لایەکمانەوە ژمارەیەکی زۆرین لە ناو پەرلەمانی عێراقیدا و ژمارەمان نزیکەی 58 ئەندام پەرلەمانە و خۆشتان نەزانن دابەشکردنی کابینەی وەزاری لەسەر ئەساسی نقاتی ناو پەرلەمان و لەسەر ئەساسی مەقاعدی ناو پەرلەمانیە بۆیە ئەکرێ ئەمە بە دوا دەرفەت بزانین بۆ ئەوەی کە عادل عەبدولمادی دۆستێکی نزیکی خەڵکی کوردستانە قەزەی کوردی بەباشی تەفاهمی کردووەوە پیاوێکە لەگەڵ سەرکردایەتی سیاسی کورد تەواو ئاشنایەتی هەیە و لە ساڵی هەشتاکاندا لە شاخەکانی کوردستان لە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵ جەنابی مام جەلالدا بووە و بۆ بەشێکی تر لە سەرکردەکان بۆیە دەکرێت ڕاستە ئێرە سیاسەتە و زۆر جار دەموچاوەکان ناتوان بە تەواوەتی استراتیژی دەوڵەتی عێراقی بەرامبەر پێکهاتەی کوردی بگۆڕن بەڵام نابێ ئەوەشمان لەبیر بچێ شخصیت خۆی بۆ خۆی ڕوئیای شخصیت گرنگە لە ناو پرۆسەکەدا یعنی هەمومان عەبادیمان بینی کە چۆن بوو زۆر جار کە مالیکی هاتبوو چاوەڕێی ئەومانە کرد کەسێک بێ وەکو عەبادی کە باشتر بێ بەڵام بینیمان عەبادی خراپتر بوو بەڵام تەسەوری ئێمە وایە و ئومێدی ئێمە لەسەرەوەیە کە عادل عەبدولمادی بەو پێی کە تەوافقێکی باشی لەسرە بتوانێت ئەم قەزەی کوردیە وردە وردە بەرەو چارەسەرکردن بدا یعنی بۆ نمونە ئێمە سەرەتا لە مەسلەی چارەسەرکردنی پشکی هەرێمی کوردستان بودجە هەروەها موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ناوچەکانی کەرکووک و ئەو ناوچانەی کە لە دوای ڕیفراندۆمەوە تووشی ئەو وەزع بوون ئەمانە وردە وردە لەگەڵ یا چارەسەری بۆ بکەین و لە هەوڵی دانانی پارێزگارێک بۆ کەرکووک ئەکرێ ئەمانە بە سەرەتایەکی باش دامدرێت دواتر بۆ مەسەلە نەوتیەکان ئەکرێ هەوڵ بدەین لەگەڵیدا بۆ بەتایبەتی لە ناو پەرلەمانی عێراقیدا یاسای نەوت و گاز دەربکرێ بە تەوافق لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکاندا ئێمە ئومێدی ئەوەی لێەکەین ئەگەر نامن پێم تاکی دەکەمەوە لەسەرەوە ڕەنگە ئێستا لە ناو سەرکردە سیاسیەکانی عێراقیدا بە دەگمەن کەسێگە بێ وەکو عادل عەبدولمادی کە دەبێتە شخصی یەکەمی ئیداری و دەسەڵاتداری و لە ڕووی چەکداریشەوە لە عێراقا کەسێکی وەکو کە عادل عەبدولمادی نەبێت کە نزیک بێ لە قەزەی کورد و لە مافەکانی خەڵکی کوردستانەوە.